ڕۆژی 1 ئایاری ساڵی 1986 کرێکارانی ئەمریکا بەرامبەر زۆری کاتژمێری کارکردن بە دروشمی 8 کاتژمێرکار 8 کاتژمێر پشودان 8 کاتژمێر خەوتن ناڕەزایەتیان دەربڕی و ڕژانە شەقامەکان داوایان کرد کاتژمێرەکانی کارکردنیان لە ڕۆژێکدا بۆ 8 کاتژمێر کەم بکرێتەوە. ناڕەزایەتیەکان لە وڵاتانی دیکەشدا تەشەنەی سند و بەستنی کۆنگرەی نێودەوڵەتی کرێکارانی بەدووادا هات. لەو کۆنگرەیەدا لەگەڵ پەسەندکردنی چەند بڕیارێک ڕۆژی 1 ئایاری هەموو ساڵێک کرایە ڕۆژی جیهانی کرێکاران. پاشناساندنی 1 ئایار وەک ڕۆژی جیهانی کرێکاران لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە هەموو ساڵێک بە خۆپیشاندان گردبوونەوە و چالاکی جۆراوجۆر هۆشیاری لەسەر مافی کرێکاران و کارکردنیان دەدرێت. هەروەها لە زیاتر لە 80 وڵاتی جیهاندا 1 ئایار دەبێتە پشووی فەرمی و خەڵاتی کرێکاران دەکرێت. بەپێی یاسای کاری عێراقی ژمارە 71 ساڵی 1970 کە لە هەرێمی کوردستاندا کاری پێدەکرێت بە بڕیاری 1970 ساڵی 2013 لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاردرا لەسەر بەرزکردنەوەی کەمترین کرێی کارکردن لە 250,000 دیناری عێراقیەوە بۆ 350,000 دینار. هەروەها بەپێی مادی 67 ساڵی 2015 لە یاسای کارپێکردنی عێراقیدا هاتووە نابێت کرێکار لە ڕۆژێکدا لە 8 کاتژمێر زیاتر کار بکات. جگە لەو کرێکارانی لە کەرتی کوشت و کاڵدا کار دەکەن، بەڵام هەتا ئێستا لە شوێنەکانی کارکردندا ئەم یاسایە بە تەواوەتی پەیڕەو ناکرێت و کرێکاران ڕوبەڕووی پێشەلکاری مافەکانیان دەبنەوە. لەگەڵ دەرکەوتنی خۆر لە سروشتا و هاتنی دەمی بەیانی، دار و درەختی باخەکان دەکەونە سەما، چاوەڕوانی باخەوانەکانن بێن و بەدەستەکانیان نازی زەوی و پرچی گەڵاو گوڵەکان دابهێنن. شنۆ محەممەدی 36 ساڵ یەکێکە لەو باخەوانانەی بژاری باخچەکان دەکات. ئەگەرچی خەون و خەیاڵی شنۆ ئەوە بووە ببێت بە مامۆستا، بەڵام لە حوتی بەیانیەوە تا چواری ئێوارە دەستەکانی ئاوێزانە لەگەڵ خاک و چیمەندا. کرێکاری و سەختی ژیان نەیتوانی دەستی شنۆ لە خەونەکەی بەربدات و ئەم باخەوانە هێشتا دەستبەرداری خەونەکەی نەبووە و لە قوتابخانەکانی گەورە ساڵان دەستی کردووە بە خوێندن. بەڵێ لە مەحلومێ بە گەورەی دەستم پێکردەوە، چونکە بە مناڵی تا دووم خوێندبوو. ئەو کاتەی ئێماما خوێن گیان زۆر قورس بوو بۆ ئێمە نەئەگونجە، بە تایبەتی بۆ من ئەوە نەو حەزت لێ خوێندنە. ئەوەی کردوشمە بەس بە زۆری خۆم بووە، گەرنە ئەگە بە قسەی ئەم لاولام کردایە هەروازم لێنە. ئێستاش ئەڵێن بۆ چیتە تازە تۆ بە گەورەی خوێندن وەچی. وەڵا خەون و خەیاڵم ئەوە بوو بم بە مامۆستا. ئیشی باخەوانیەکەی ئەم ناوە بژارەکەی ئیشەکانمان بەو زۆرێ. وەڵا ئیشەکەم زۆر بەلاوە خۆشە، لەگە سروشتایە هێنەوایەکی خۆش هەڵەم ژینە و دەشتەیە، یعنی بڕوا بکە زۆر مرتاحی بەم ئیشەی خۆمە. وڵی کەپتێ ڕاستی ئیشکردنی ماڵەوە خۆشرە، بەس ئیتر دەریشەوە خۆشە. وەڵی پێم خۆشە لەگەڵ باخ و بێستانە بم. ئەم ئیشی تری هەبێ ئەیکەم، بەس ئەم ئیشەم بەلاوە خۆشترە، چونکە خزمەتی ئەو باخچانەکەین. وەڵاهی ئەم ئیشە چۆن هەر وەکوتر ئەم ئیشەمان پێشتر کردووە، بڵێن پێشتر باخوشتمان هەبووە لە لادیەوە، ئێتر ئەو ئیشانەمان کردووە وەکو شتێک ئێستا شارە زاترین لەوەی کە نێو بەلامانەوە زۆر زۆر خۆشە. وەڵی ئەرە وڵاتینەوە لادێت، بەس لادێمان وەکوتر نەماوە، نییە ئێستا وەکو لادێ نەبوو، وەکو هینوا بوو. تا کەسی ئیتر ئێمە هاتینە ناو شارەوە بەجێمان وەرە وەڵا خزمەتی تیانی و کەس لە کوار کوجاران نییە، خزمەت و گوزاری کەمە لادێ. هیباتم گوڵە لە هەر شوێنێ بچم گوڵی لێوێ هیبەمە بۆ ماڵەوە زۆرم حەز لێیەتی. حەزەکەم ئینجا لە ماڵەوە باخچەیەکمان هەیە
ئەموو شتێکمان تیا ڕواندووە من خۆم و دایشێکم هەیە بە تەنیاین دایکم زۆر ناتوانێت زۆر بڵێن نەخۆشە دەبێ ئیشی ماڵیشەوە بکەم و ئیشی دەریشەوە بکەم کارڕۆم و ماڵەوە ئیش چێژ لێنێم ناو ماڵ پاکەمەوە قابە شۆرم چکە دایکم ناتوانێت ئەوشەنە ئیشەکە بەس وەرە وەڵا ئەوە نەماندوم نەبێتەوە بەڵام مەجبورم چی بکەم وەڵی کارکردن خۆشارە وەڵا بەس ئێستا مەجبوری بەس کارکردنەرە وەڵا ئەگەر کارێکی من هینی هەبێت دایمی و هەبێت ئەوەی کە ئەژجوڵێت و هەم بۆ تەندروستی و باشە و هەم هیچ هینێکی خۆشیش دەداتێ بەنەڵی هەستێکی خۆش دەداتێ کە لەناو ئەم باخ و ئاوهەوا پاکەیە ئەجوڵێت و ئەڕۆیت و هێو ئیشێکی خزمەتی ئەم باخانەکەیت و سروشتێکی جوانی هەیە ئەگەرچی پێدەچێت ئەمڕۆ خۆر بیەوێت لێوەکانی بنێ بە زەویەوە ئەوەندە گەرمە ئارەقی باخەوان و شەونمی سەر گوڵەکان بە ئاستەم جیا دەکرێتەوە لەگەڵ ئەوەشدا کرێکارە باخەوانەکان بە دڵخۆشیەوە خەریکی کارەکانیان بوون.